دەمی ڕێکخراوی داکۆت بۆ مامۆستایانی ئەزیز و پێشنگ و ڕابەری ئەمڕۆژ ڕۆژێکە لە ڕۆژە تێکۆشەرەکانی مامۆستایانی ناڕازی، ڕۆژێکی ترە لە خۆڕاگری و وتنەوەی وانە بەدەسەڵاتدارێکی مردووی بێ ئەمەک کەوانەی حکومڕانیەکی دادپەروەر و نەفرەتکردن لە دەسەڵاتێکی گەندەڵ دەڵێنەوە. هەر بۆیە ئێمەش ئەمڕۆ بە گوڕوتینەوە لە شەقامەکانی لەندەن و مانچستەر و بێرمینگام و نیوکاسڵ پشتیوان و پشتگیری خۆمان وەکو گەنجانی دوورە وڵات و خوێنکاری دوێنێتان دووپات دەکەینەوە. داواکارین بەردەوام بن لە مانگرتن و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن هەتا مافەکانتان سەر لەبەری وەردەگرنەوە. بەڕێزان، داواکاری مامۆستایانی هەرێم ئەوە بۆ نزیکەی 5 مانگ دەبێت لە بایکۆت و فەوتانی ساڵێکی خوێندنی خوێندکاران کە لە ئەستۆی حکوومەتی هەرێمدایە کە زۆر بێباکانە لە جیاتی پەیمان بە مامۆستایانی دووپاتکردنەوەی نەفەوتانی ونچەکانیان بە پێچەوانەوە شارەکانیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت بۆ مامۆستایان تا بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و تەنانەت دەستگیرکردن و بانگەشکردنی ئەو مامۆستایانەی کە چالاکیەک ڕێک دەخەن بۆ ناو ئاسایش و دەستگا سەرکوتکەرەکان دەستی پێکردووە. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆت بە توندی ئیدانەی ئەو هەڵسوکەوتانە دەکەین کە بەرامبەر بۆ مامۆستا چالاکانە دەکرێت و داواکارین لە حکوومەتی ناوەند کێشەی مامۆستایانی موچەخۆران بە فەرمانبەران و کێشەی حکوومەتی عێراق بزانن لە ڕیشەوە چارەسەر بکرێت. وە لێرەوە ئەوە دووپاتەکەینەوە کە ئێمە وەکو هەمیشە لە پشتی ئەو کەسانن کە مافیان خوراوە لە پشتی مامۆستایانی دەستخۆشیتان لە یەکەن کاتون وە لێرەوە ئەڵێن نابۆ دەسەڵاتی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی کۆبووینەتەوە دژ بۆ ناحەقی دوو بنەماڵە و دز و مافیا و تیرۆریستانە کە مافی مامۆستا و متەخۆرانی کوردستان ئەخۆن بەستەم وە زۆرە ملێ هیچ کەسێ دژ بەوان ناتوانێ بۆستێ. ئێمەش وەکو چالەکوانی سیاسی دژ بۆ ستەمە و زۆرە ملێە ئەوەستینەوە و دژایەتیان ئەەکەین تا ئەڕوخێن بتوانین وەکو پشگیریەک بین بۆ مامۆستایانی موچەخۆران و هەروەها بتوانین دەرگێکی ناڕزایی دەنگێکی ناڕزایی بگەینین بەم دەسەڵاتەوە بڵین هیچکە مافی مامۆستایان و موچەخۆران نەخورێ و بەبوونی پاشەکەوتکردن و موچەخۆرانی مامۆستایانەوە دەسەڵات هەوڵ دەدات فشار بخاتە زیاتر بخاتە سەر مامۆستایان بۆ دووبارە چوونە ناو هۆڵەکانی خوێندن. ئەمیش بەهۆی دەستگا ئەمنیە خوێندەکانەوانەیە کە هەوڵ دەدەن بە ڕێبەرەکان مامۆستایان بترسێنن، بەڵام مامۆستایان بە هیچ شێوازێک بایکۆتی خۆیان ناشکێنن و لەسەر شەقام دەمێننەوەوانێ. من دەستی مامۆستاکان ماشەکەم بە هەموو شێوازێک. ئێمە پشگیری لێرەوە هەتا ئەوێ مامۆستایانی خۆشەویست دەکەین. بەم خۆپشاندان و کۆبوونەوانەمان پشتیوانی خۆمان دەرەبرین لە مامۆستایانی کوردستان. هەموو لایەک بەخێر بن، دەستان خۆش بێ. زۆر زۆر سپاس. خۆپشاندانانی کە ئێمە ئەیکەین لێرە ئەهمیەتی تایبەتی خۆی هەیە لەبەر ئەوەی کە ئەوەی ئێمە بە ئازادی لێرە ئەتوانی بیکەین لەوانەیە هاوڕێکانمان لە کوردستان نەتوانن لەبەر ئەوەی تووشی گرتن و چاسوورکردنەوە و هەڕەشە ئەبن بگرە هەندێک لەو هاوڕێیانەی کە ئەژگیرێن کارێکی وایان بەرامبەر ئەکرێت کە لە داهاتووشە ڕوویان نەبێت کە باسی هیچ ڕەخنەیەک بکەن، بەڵام ئەوەی کە ئێمە بۆمان ڕەخساوە لێرە ئەو ئازادی کە ئێمە هەمانە ئەبێت بیقۆزینەوە بۆ ئەوەی ئەو پەیامانەی کە ئێمە بیگەێنین. سڵاوتان لەبێ هاوڕێیان، زۆر سپاس بۆ ڕێکخراوی داکۆک بۆ ڕێخستنیان خۆپشاندانە. وەکو مامۆستایەکی وانە بێش کە من لە کوردستانیش دژی ئەم دەسەڵاتە دزوگەندەڵە بۆم وەکو هەردوو حیزبی یەکێتی و پارتی و ئێستاش لێرە ئامادەم بۆ هەر خۆپشاندانێک کە دژی ئەو دوو حیزبە بێت تا سەر ئێسقان دژی ئەو دوو حیزبەم. هیوادارم لە خۆی گەورە ڕسوای دنیا و قیامەتیان بکە و دەستخۆشی لە مامۆستایانی کوردستانەکەم کە بەردەوامن لە خۆپشاندان. حەزەکەمەوەتان پێ بڵم لەگە هاوڕێیەکانمان من چەندین جار هەوڵم ماوە بەش خۆم خودی خۆم لەگەڵ چەندین هاوڕێمە چەندین پەیاممان ناردووە، چەندین نووسراومان ناردووە بۆ سەرۆکی فراکسیۆنەکان لە پارتە سیاسیەکانی ئەم وڵاتە. ئەم پرسەی مامۆستایانمان گەیاندۆتە وەزیری پەروەردەی بەریتانیا، گەیاندومانەتە پەرلەمانی سکۆتلاند، گەیاندومانەتە پەرلەمانی ئینگلند.
گاندومانەتە هەموو دام و دەستگایەک و هەموو کار بەدەستێک. من خۆم بەش بە حاڵی خۆم چەندین پەیامم پێگەشتۆتەوە کە بە پۆستا نردومانە بە ئیمێڵا نردومانە ئەندام پەرلەمانەکانی ئەم وڵاتە کە وەڵاممانێنەوە ئەمە وەڵامەکەیانە ئەڵێ میدیای وڵاتەکەتان بەداخەوە ئەم پرسەی مامۆسایانی پشتگوێ خستووە ڕووماڵی ناکە دەنگی مامۆسایان ناگەیەنێت بە جیهان. ئێمە سپاسی ئێوە ئەکەین ئەم کارەی ئێوە ئەیکەن کارێکی پیرۆزە کارێکی هەتا بڵێ ئینسانیە. تۆ هاتوویتە ئێرە کۆبوویتە دەوانێت ئەم برا بە ڕێزە لە لای من کۆبووتەوەوانێ لەگە مناو وەساوە نوێنەری چەندین مامۆسایە ئەم برایە بە هەماشێوە هەمووتان کەێنە ئێرە حەزەکەم وجدانی خۆتان مرتاحکەن حەزەکەم حەز بەوەکەن کە ئێوە خاوەن حەز بە پەرپرسیارەتی ئەکەن. هەر کامێکمان هاتووینەتە ئێرە هیچ کامێکمان لە خۆشیە لەم سەرمایانە وەستاین هاتوون پەیامێ بگێنین پەیامێکی پیرۆزەگەێنین. من بەس پاسیەوە کەم هیوادارم هەمیشە بەردەوام بم هەمیشە کۆڵ نەدەن هەتاکو و دەنگی ناڕەزایی کب نەکرێتەوە هەمیشە دەنگی ناڕەزا بگەێنە ئەو شوێنەی کەمە بەسمانە. سپاسی هەموو لایەکتانەکەم. ئەخوا بەخێر بێنە.